ژێینی ڕێککەوتی 15/9/2015 دانیشتنی پەرلەمان لە ڕۆژی 15 بە ئامادەبوونی پەرلەمانتارانی پارتی و یەکگرتو بەشێک لە یەکێتی بە کۆمەڵێک کەموکڕی یاسایی کاردانەوەیەکی زۆر لەسەر ئاستی ناوەخۆ دروست کرد و هەریەکە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دانیشتنەکەیان بە کودەتایەکی تر بەسەر یاسادا ناوبرد. سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی ڕایدەگەێنێت ئەم دانیشتنە ڕێککەوتنی دوولایەن و ڕەگەڵ کەوتنی هەندێک لە فراکسیۆنەکانیش بوو. ئەو دانیشتنە وەکو ئیستیعرازێکی حیزبی بۆ ڕێککەوتنی دوو فراکسیۆن و ڕەگەڵکەوتنی هەندێک فراکسیۆنی تر بوو ئەگەرنا لە ڕووی قانونیەوە بەهای قانونی نییە و ئومێ دەکەین ئەمە کۆتا دانیشتن بێ بەو جۆرە چاوەڕێی ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان بکەین بۆی سەرۆک و سکرتێریش بگەڕێنەوە و پەرلەمان بەو جۆرە کارە بێتەوە کە پەرلەمانێکی فعلی بێ و دۆخی پەرلەمان بە فعلی ئاسایی ببێتەوە ئەگەرنا بەم جۆرە لێکترازانی زیاد کردووە نیگەرانی ناوخۆی زیاتر کردووە و کۆدەنگی دروست نەکردووە کێشەکان چارەسەر نەبوون چونکە هیچ ڕێککەوتنی ئەنجام نەدراوە ئەوەی کە گرنگە هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرێ بە تۆمارێکی دەنگدەرانی نوێ ئەمانە هەموو بنەمای ئەو ڕێککەوتنن کە دەبوو بکرایە لە نێوان لایەنەکانە. پەرلەمانتارێکی یاسایی لە فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت دانیشتنەکە تەنها بۆ پرسی ڕیفراندۆم بووە لە کاتێکدا نەکۆدەنگی لەسەر بووە و نەپەرلەمانیش بڕیاری لەسەر داوە. ئەمە دانیشتنی پەرلەمان نییە بە ئیرادەی پەرلەمانی بەڵکو کۆکردنەوەی پەرلەمانتارانە بە ئیرادەی حیزبی ئەجێنداکەش بریتیە لە پاڵپشتیکردن بۆ بڕیارێک پشتیوانیکردن بۆ بڕیارێک کە لیژنەی باڵای ڕیفراندۆم کە خۆی لە ئەسڵا نایاساییە دەری کردووە لە کاتێکدا بەپێی ئەو یاسا و بڕیارانەی بەرکارانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن پەرلەمانی کوردستان جێگەی یەکلاکردنەوەی پرسە چارە نووسازەکان پرسێکی وەک ڕیفراندۆم دەبێت پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەر بدا دەبێت پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەربکە دەبێت پەرلەمانی کوردستان کاتی ئەنجامدانی دیاری بکات. ئەگەرچی پەرلەمانتارێکی پارتی دەڵێت جێی خۆشحاڵیە پەرلەمان کاراکرایەوە و دەڵێت دانیشتنی تر ئەنجام دەدرێن بەڵام پەرلەمانتارێکی تر لە پارتی دوور لە چاوی کامیرا بە پەیامی ڕاگەیاند دانیشتنەکە تەنها بۆ پرسی ڕیفراندۆم بووە و پێشبینی ناکەن دانیشتنی تر ئەنجام بدەن. جێگەی خۆشحاڵیە کە پەرلەمانی کوردستان پاش ساڵێک و 11 مانگ دابران ئەوڕۆ پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی زۆربەی ئەندامانی پەرلەمان کۆبنەوەیەکی ئاسایی ئەنجامدا بۆ دیاریکردن و پشتیوانی لە ڕۆژی ڕیفراندۆم کە لە 25 ئەیلول ئەنجام بدرێت. ڕێککەوتنی سیاسی گرنگە لە نێوان هەمومان و ئەوانەیە کە ئەو ڕۆژ بەشداری کۆبنەوەکەیان نەکردیە ومێد دەکەین لە داهاتوودا هەمومان بەیەکەوە بتوانین نوێنەراتی خەڵکی کوردستان بە تەواوی بکەین. بە پێی ڕێککەوتنی یەکێتی و پارتی بڕیاردرا ڕۆژی 15 پەرلەمان کارا بکرێتەوە و داواشیان لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کرد بێنە دانیشتنی پەرلەمان بەڵام ئەوان بە مەرامی حیزبیان ناوبرد و بە توندی دژی وەستانەوە سەرنجام بە ئامادەبوونی 36 پەرلەمانتاری پارتی و 12 پەرلەمانتاری یەکێتی و تەواوی پەرلەمانتارانی یەکگرت و کە ژمارەیان 10 پەرلەمانتارە و بەشێک لە کەمایەتیەکانی تر دانیشتنێکی ناڕوونیان ئەنجامدا و کۆمیسیۆنیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ڕاستپارت. ئاراس عەزیز کەناڵی پەیام هەولێر. پاش پێزانین ئاڕاستەیان دەکەین.